لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش ئەم شەو باس لە ڕۆژهەڵاتی کورسان و ئێران باکووری کورسان و تورکیاکەین ئەگەر دەرفەت هەبوو شتێکیش باسی ڕۆژاوای کوردستانەکەین. لە ڕۆژهەڵاتی کوردستان شەش لایانی سیاسی پامێکی دیاریکراویاندا 4-5 ڕۆژ لەمەوە پێش بۆ مانگرتنێکی سەرتاسەری دژبا لە سێدارەدانی سیاسی بە تایبەت لە سێدارەدانی هەردوو چالاکوان پەخشان ئەزیزی وەریشە موڕادی. دوێنێ کاردانەوەیکی باش لەلایەن کوردستانیانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بینرا مانگرتنە سەرتاسەریەکە وەکو ئەوەی کە ڕێکخراوەکان و پارتە سیاسیەکان ئەیڵێن بە نزیکەیی لە کۆی جوگرافیای ڕۆژهەڵاتی کوردستانە ڕەنگی دایەوە بینیمان کاردانەوەی ئەرێنی لەوبارەیەوە هەبوو. ئەمە سەرباری فشارەکان ئەم با بڵێن کاریگەری و ئەرێنی پەیامێکی ئاوا سیاسی مەدەنی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پەیوەندی نێوان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستانیانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان تا چەند گرنگە و بە تایبەت بۆ دۆخێکی دیاریکراوی ئێستا کە ناوچەکە و کودی ئێرانیش پیاە تێپەڕ دەبێت چۆن ئەکرێ پرسێکی ئاوا مەدەنی هەنگاوێکی ئاوا مەدەنی سیاسی بکرێتە بەرمەبنای کۆمەڵێک تێگەیشتن و هەنگاوی دیکە بۆ هەر گۆڕانکاریەک کە لە ناوچەکەەوە لە ئێران دەکرێ بێتە دی و لەو نێوەندەشا بە دڵنیاییەوە یەک ریزی کۆدەنگی حیزبە کوردستانیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان پرسێکی هێجگار گرنگە. لە بەرامبەرە ئەمڕۆ شاندی ئیمرالی ئەوەی سەردانی بەڕێز عەبدوڵڵاو جەلانەکەن دوێنێ سەردانیان کرد بە دڵنیاییەوە وتیان سبەینێ ینی ئەمڕۆ پامێکی دیاری کراوە دەین ئەمڕۆ پامەکە درا هیچی وای تێدا نەبوو ئەوەی گرنگە تەنها ئەوە گوترا کە بەڕێز جەلان لە هەوڵەکانی و لە چوارچەوەی ئەم پرۆسەیە بەردەوامە بێ بەڵام پرسێکی دیاریکراوی بنەڕەتی ترکە لە پەیامەکە هەبوو بێ ڕاستیەکەی نەبوو. ئەمە ئاماژەیە بۆەوەی کە شتێکی گرنگ نەوتراوە یان نەخێر ئاماژەیە بۆەوەی کە گفتوگۆکان قسەکان چوونەتە سەر بابەتی ئەوەندە جددی کە پێویستە ئێستا ڕایگشتی و ڕاستیەکەی دەمی میدیای پێ نەگا بۆی کاریگەریەکی نەرێنی لەسەر گفتگۆکان پرۆسەکان دروست نەبێەوە بە دڵنیاییەوە ئەم پرسەی تایبەت بە باکووری کوردستان و تورکیاش بە هەمان شێوە پەیوەستیەکی بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پێشهاتەکانەوە هەیە بە تایبەت پەیوەست بە سووریا و ڕۆژاوای کوردستان. ئەم دوو پرسە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران باکووری کوردستان و تورکیا لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم. حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بەڕێزیان لە سلێمانیەوە لە ستۆدیۆکان لەگەڵمانن زۆر بەخێربەی سوپاس دەکەم کە ئامادەی وەهاب جۆشکون مامۆستای زانکۆ و شترۆڤەکار ئەویش لە ئامەدی باکووری کوردستانەوە بە سکایپ لەگەڵمانە بێ. هەڤاڵ وەهاب ئێوەش بەخێر بێن هیوادارم زۆر زۆر باش بن. پێم خۆشە گفتوگوی لەگەڵ زوومە ڕێزت هەیە ئەکەی ئەگەر ڕێزت هەیە ئەگەر ڕێم بەی با من لە دەسە ڕاستەوە دەست پێ بکەم لەگەڵ هەڤاڵ حەسەن ڕەحمان پەنا. هەڤاڵ دووبارە بەخێر بەی پێم خۆشە لە نزیکەوە بینم یەک دوو جار گفتوگۆمان کردووە بەڵام دوورا و دوور بوو گەورەت کردین. بە با بڵێن مانگرتنە مەدەنیەکە دەست پێەکەم کە بە پامێکی سیاسی مەدەنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستیەکەی هاتە گۆڕێ داواکاریە سیاسی مەدەنیەکە هیچ شەش لایانی سیاسی مانگرتنێکی سەرتاسەری لێک با بڵێن لێکەوتەوە. ئێوە لە بەدەنگەوە هاتنەکە ڕازین ئەوەی ئێمە دوێنێ بینیمان سەرباری فشارەکان جێڕەزامەندی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. زۆر سپاس کاگرەگیان بۆ جەنابێت و هاوکاران تامنی زۆر خۆشحاڵم مەمنون لە خزمەتانە مەمنون. تاو جێگایی بەو مانگرتنا گەڕێتەوە ڕاستەکەی ئێمە کاتێکی زۆر کەمان لە بەردەسا بوو. ئێمە شەوی یەکشەممە لەسەر دووشەمە سعاتی 12 شەو ڕاگەیاندنەکەمان بڵاو کردەوە کەی کرد بە 12 بە کاتی ئێران بەیانیەکەی دووشەمە بوو ڕۆژی دووشەمە کردمان بۆ ڕۆژی چوارشەمە ڕۆژ و نیوێ دوو ڕۆژمان بەدەستەوە بوو بۆ ڕاگەیاندنی ئەو مانگرتنە بە نسبەتی کاتەکەی بە نسبەتی هەوڵێکە بۆی درا بە باوەڕی من خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان جوابیان داینەوە بەدەم بانگەوازەکەمانەوە هاتن و ئەوە طبعاً ئەوەڵ جار نییە کە لە کوردستانی ئێران یا کوردستانی ڕۆژهەڵات مانگرت نەگرێ هەر لە 84 ئێمەوە واتە 2003 یەکەم بانگەوازی مانگرتن لە کوردستانی ڕۆژهەڵاتە
بە کوشتنی گەنجێک بە ناوی شوانەی سید قادری لە شاری مەهاباد کە ئەو کات کۆمەڵە بە تەنیا خۆی بانگەوازەکەی کرد. ئەو مانگرتنێکی زۆر باش و سەرکەوتوانە چوە پێشەوە. دواتر بە ئەدامی چەند تێکۆشەری تر 5 کەس لە تێکۆشەرانی تر کە لەوێ کرا. دواتر بە دژی بردومانکردنی ئۆردوگاکانی حیزبی دموکرات و ئەدامی چەند کەس و لە شۆڕشی ژینایشە چەند جار ئەم مانگرتنانە دووپات بووەتەوە. بۆیە مانگرتن و ئەو شکلە لە خەبات لە کوردستانی ڕۆژهەڵاتە بووە بە دیاردە، بووە بە دیاردەیە کە ئەمڕۆ کە خەڵکی کوردستان پێی ئاشنان بە سەڵاتیش پێی ئاشنایە. بۆیە بەو نیسبەتەوە مێژوویەکی هەیە. بەڵام ئەگەر بینە سەر ئەم مانگرتنە بە حکمی ئەوەی کە کاتەکەمان کەم بوو و بە حکمی ئەوەی کە دژەکردەوەکانی ڕژیمیش زۆر بوون بە باوەڕی مانگرتنێکی سەرکەوتوانە بوو. شارەکان زۆر بوون، شارەکان هەموو شارەکانی کوردستان میلیتاری کرابوون، لە هەموو شارەکانە هێزی زۆر و زەبەندیان هێنابوو بە شارێکی وەکو سنە کە مرکزی مەحافزی کوردستانە هەر بە فاسیلەی میترونیوە 2 میتر 1 نەفەر کەسی عسکەریان دانابوو، کەسی ئیطلاعاتیان دانابوو. تەنانەت کەسێکە دەستی بردایە بۆ تەلەفۆنەکەی جیرفانی پێویستە لەگەڵ عایلەکەی خۆشی پەیوەندی بکات، تەلەفۆنەکان لێ ئەستەندیان دەکۆ تەلەفۆنە حەق نییە تەلەفۆنەکە دەربێنێت لە ترسی وێنەگرتن، لە ترسی وێنەگرتن و بینێرن بۆ لایەنەکان. ئەمە کارێ بوو کە کردیان لە پەنای ئەوەدا ئەنتەرنێتیان خاو کردبووە، لە پەنای ئەوەدا هەر لە شەوەکەیەوە لە ڕۆژی پێشترەکەوەیەوە مەحافزی کوردستان کۆمەڵی کەسی خۆ بەدەستەوە دەری بانگ کردبوو کە ئەمە نابێ ئەم مانگرتنە ببێت و ئەوان بانگەوازیان کرد بۆ خەڵکیشی تر. شەوەکەیشی ڕایان گەیان بڕیاری لە سێدارەدانی پەخشانی عەزیزی ڕاگیراوە. ڕاست نەبوو وایە؟ نا ڕاگیرا، بەس ئەوەی کە ئێمە داوای ڕاگرتنمان نەکردو، داوای هەڵوەشانەوەمان کردووە. تەنها مەسەلەکە پەخشان و وریشەش نییە. هەر ئێستا 33-34 دانە بەندکراوی سیاسی لە سژنەکانی ئێران لە کوردستان لە دەروی کوردستان لە ژێر چقۆی لە سێدارەداندان. ئێمە داوامان کردووە کە هەر بەگشتی شتێک بە ناوی ئەعدامکردن نەمێنێت. دیاردەیەکی دژی ئینسانیە، دیاردەیەکی نامرۆڤانەیە، دیاردەیەکی سیاسیە بۆ مەبەستێکی دیاریکراو بەکارە برێت. داوای ئەوانەمان کردو، ئەوان وتیان وە دوامان خستووە. معنای ئەوە نیە. لە ترسی چی بوو؟ لە ترسی ئەومان گرتنە بوو. دوای ئەوە ژمارەیەک لە دوکانەکانیان پلۆم کرد، ژمارەیە لە دوکانەکان ڕەنگیان پێداکردن کە ئەوە دوایی بەریانەکرد. هەر ئەمڕۆکە کە دوێنێکە مانگرتنەکە بووە، ئەمڕۆکە لە سنە لە بۆکان لە مەجموعەی لە شارەکانی کە حدودی 20 نەفەر خەڵکیان گرتووە، بانیان کردوون دەستگای ئیطلاعاتیەکانی ئێران، هەڕەشەیان لێ کردوون. بۆیە زەخت و زۆرەکە زۆر بوو، بەس بە نیسبەتی ئەو زەخت و زۆرەیش کە بوو بە باوەڕی من جوابدانەوەیکی باشی دایەوە. هەردوێنێ ئێوارە ئێمە سەعاتی 6 دوانی مەڕۆ ئەو شەش لایەنەی کە بانگەوازی مانگرتنەکەمان کردبوو ستایشی خەڵکی کوردستانمان کرد. بینیم ڕاگەندراوەکەم بینی. چۆن ئەم هەوڵە لەدایک بوو کاک حەسەن؟ و ئەمە یەک دوو ڕاستیەکەی من پێم وابێ زۆر جار بە دەسە جەمعی 2 حزب 3 حزب 4 حزب پێم وابێ داوای ئەم مانگرتنی لەم شێوەیە کراوە، بەڵام ئەگەر هەڵە نەبم بە دڵنیایی و ئێوە باشترەزانن 6 حزب بە یەکجار داوای مانگرتنی سەرتاسەری بکات پێم وابێ نەبووە، وایە؟ بڵێ نا پێشتریش کردومانە هەر لەو ئاستەدا بووە لە جەرەیانی شۆڕشی ژینایە بوو لە ساڵی ڕابردووی شاکە ئەم ساڵیش تەز بوو بە ساڵی ڕابردوو لە بە ساڵی میلادیەکەی بە ئێمە ئێستا کوونە بە ساڵی هەر ئەم ساڵە لای ئێمە ساڵی لەم تا نەورۆ سەر ساڵە لە ئەو دیو نەبوو بە ساڵ لە سەردەمی شۆڕشی ژینایشە ساڵ وەگەڕی شۆڕشی ژینایشە ئێمە داوامان کرد ئەو مانگرتنی شەر جوابی دایەوە عرضم کردی کە مانگرتنی سیاسی وەک دیاردەیەکی کۆمەڵایەتی بەهێز بووە بە دیاردە بەڵام ئێمە ئەمە لەسەر بەستێنێکی تر کرا ماوەی تقریبەن زیاتر لە مانگی مانگونیوە کە بێت هەوڵێکی چر لە بینی ئەو شەش لایەنەدا هەیە بۆ هاوکاریەکی گشتگیرتر لە هەموو بوارەکانیا لێرە لە باشووری کوردستان لە ناوخۆی کوردستان بۆ ئەوم بۆ باس بکەی بزانم چییە وەزیەتێکە ئەو هەماهەنگیە گشتگیرترە ئەو کارە گشتگیرترە بەڵام پێش ئەوە بە کورتی زۆر جار ئەزانی بە گرنگیەکی زۆرەوە لەم مانگرتنانە ناڕوانرێەوە خەڵکێک هەن یان وایە کاریگەریکی ئەو تۆی نییە دەرەنجامێکی وای نییە تۆ پێم بڵێ وایە یان ئەمە نەخێر هەنگاوێکن ڕاستیەکە ئەگەر لە چوارچەوەی زانستی کۆمەڵناسیشە لێکی بیتەوە جۆرێک لە کەڵەکەبوون دروستەکە کە ئێوە ناوتان نائیتر بووە بە دیاردەوە پێدەچێ ئەم دیاردەیە
بگا بە شوێنی تر لە چوارچێوەی زانستی سیاسی کۆمەڵناسیە نازانم وایە یان نا. بەتاکی دوایە ئەزانی زۆر جار هەر لە زانستی کۆمەڵناسیە بازەوە دەکرێت کە مانگرتن مەکتەبی شۆڕشە، مەکتەبی فێربوونە، مەکتەبی درێژەی شۆڕشە و مەدرسەی ئێمە بەینەکەی بکە لە مەدرسەی ئینقلابە. انقلاب بە معنای عسکەریەکەی نا، بە معنای جەماوەریەکەی هەڵخوار لە خوارەوە. مانگرتن شێوەیەکە کە ئەتوانێت شێوەکانی کەی بە شوێندا بێت. بە دوای ئەم مانگرتن ئەگەر لە کۆمەلگایکی نسبەتەن ئازادا بوایەتین ئەو مانگرتنای توانی چەند ڕۆژ درێژەی بێت. ئەو مانگرتنای توانین پەلب هاوێ بۆ بەشەکانی تری کۆمەلگا، کرێکاران، خوێندکاران، بۆ هەموو لە ئێرانە استبدادی سیاسی و دەسەڵاتێکی توتالیتێر کە هەیە ئیزن بەوانە نادا. بۆیە مانگرتن زۆر زۆر گرنگە. مانگرتن نردنەوەی خەڵک بۆ ماڵەوە نییە، مانگرتن بیرکردنەوەیە لە ئیشێکی گەورەتری دەستە جەمعی کۆمەڵ بە تێکڕە. بۆ یەکانی ئەرکی حزبی سیاسیش بە دڵنیاییەوە بۆ وەرگرتنی جۆرێک لە فۆرمە لەبوونی با بڵین هەنگاوە سیاسیەکەی دوای مانگرتن و ئەوەی ئاراستەیشی بکە و کاڵێم کۆنتترۆل با بڵین کۆنتترۆل بە معنایی بە ئەرێنیەکەی ئەوەی لە ئاراستە لانەیە ئەوە ئەرکی حزبە سیاسیەکانەوە لەو بارەی و پرسیاریشمە بێ پێدەچێتتر وردەوردە ئێوە ئەرکتان قورس بێ وەکو حزبەکانی ڕۆژهڵاتی کوردستان دوای ئەم بەدەنگەوە هاتنە باشەی خەڵک لە ڕۆژهڵات. با بچمە باکووری کوردستان لە ئامەد وەهاب جۆشکون دووبارە سلااوت لێبێ. ئەمڕۆ شاندی مرالی پامی دووەمی ئۆجەلانیان گەیاند و ڕاستیەکەی هیچی وای تیان نەبوو، شتێکی نوێی تیان نەبوو. ئەوە نەبێت کە بەڕێز ئۆجەلان بەردەوامە بێ لە هەوڵەکانی لەم پرۆسەیە. تۆ پێم بڵێ گفتوگۆکان ئەکرێ گەیشت بن بە چی ئێستا؟ چی لەگەڵ شاندەکە و چی لە نێوان شاندەکە و بەڕێز ئۆجەلانە باسکراوە؟ قسەی دەوڵە دەکرێت چی بوو بێ؟ قسەی ئۆجەلان ئەکرێت چی بوو بێ؟ Evar baş, eji gelek Slav ve hoşvara dişidim. Bir prosesi Huncizan'ın jotmehe despekir, jotmeha salaçu despekir. Ez baverdikim despekirde beri her tişti rojeva, rojlata navin gelek mühim bu ser libra geçedani gelek mezinçedi bu jbovan geçedana Türkiye'ji siyasetteki nüh berxu amade kir o goraviye siyasetici dest bir proseye kir bir şande Dem Parti cara düyemini deri Öcalan ziyaretteki beri carkidine çubun ziyaret kırıbun livi icarcı bu cara düyemin Livra bendama ki mezin he bu evdugotun hinki kez hinki şirovekar dugotun Öcalan evi bangazi ki jipeki kere bike jibobra çek dayının lebele devi mesajı Öcalan'da devi ziyaret ede var peydeki Öcalan der neket Öcalan çugot Öcalan got der hakkı vi mijarede xabat me berdevam bike emi bişoğlan şandaya Dem Partici der hakkı vi mijarede got emi hina bişoğlan lebeli davetici gotun vi prosesi evi berdevam bike o davya vi prosesi de en bavar dikinci bu herkesi bu hem Türk'a o hem Kurda evi serketindeki mezin tekevdesi mec Ali Aşiti Ali Brati jibowi evi van xabat divi mijarede civi saati şundeci berdevam bikim. İhtimal mezin heyi ve şandaya Dem Parti ziyareti xwe aktörü siyasi ji evi hina hikidini zede bikin. Haftaki şunde ihtimal heyi ki Dem Parti disa her Öcalan ziyaret biki o pişti bir ziyaretici jibo vi bangazi peyveki Öcalan bistini vi ihtimali Ankara'cı le amelici gelek ihtimal iki mezin ve ihtimal iki mezin te hesap kırın o serviya Anka gelek kes şiro ve dikin. بەڕێز وەهاب یعنی قسەیەکەیە کە ئەم پەیامە گرنگەکە با بڵێن بکەوێتە 15 شوبات 15 مانگی داهاتوو ئەو ئەگەرە لای ئێوەش باس کراوە وایە پێتان وایە پێدەچێت لە 15 شوباتە 15 مانگی داهاتوو پامێکی گرنگ قسە گەورەکە لەلایەن ئۆجەلانەوە ببیستین؟
راست وی 15 سبات گلک دیروکی کی مهمه یعنی Öcalan 26 سال بری 15 شبات هاتı بگرتن جبو وی ویاج بو PKK جبو دم پارتی جی دیروکی کی گلک گرینگ sembolik دیروکی کی گلک sembolik جبو وی گلک کس دفکر کی د 15 شبات de evet der hak çektiğine Öcalan mesajı ki Öcalan mesajı ki bidiş bu PKK çektiğine fakat via de 15 سباتی یا جی دروکی کی دنی دی امان که ویا نکارن تحمین بکن فقط گل کس ویاد بیجین بری نوروزی یعنی د مها سباتی د ناو و مها سباتی ده در حق وی مجاره ده yani çek dayına PKK de evi bir yere bedayın evi Öcalan ji PKK banki ki ki o ebeji çekiyor ko denin fakat hina ez baverim şert û mercê vî bangê çê nebûyî yani livra pirsgirêkekî gelek mezin heye em karin bêjin du pirsgirêkeyî yek ew ê PKK çawa çek deyîne yani viya ew li kêra deyîne ew ê çek deyînin ew ê statûyê wanê hukûkî ew ê çi bibe der heqê vana de hîna ez bawer dikim münaqeşe berdewam dikin li alî dinê pirsgirêkekî dinê jî li Sûriyeyê li Rojavayê Kurdistanê yani evet جاو بەڕێز وەهاب ڕاستیەکەی دێمە سەری بەڵام قسەیەکی باشت کرد لەبارەی ئەوەی پرسی چەکدانان پێش چەکدانان ئێمە هیچی وامان نەبینیەوە لە دەوڵەتی تورکیا تا داواکاریەکی ئاوا گەورە لە بەڕێز ئۆجەلانەوە بۆ پەکەکە لەبارەی ئەگەری چەکدانان بدرێ پەیامەکەی ئەم جارەش هیچی وایتیان نەبوو یعنی قسەیەکی بنەڕەتیمان لە ئۆجەلانەوە نەبیست دەکرێت بەڕێز ئۆجەلان و خودی دەم پارتی شاندەکەیان یعنی هیچی وایان لە دەوڵەتەوە نەبینی بێ بۆیە ئەوانیش ئامادەی هەنگاوێکی گەورەتر قسەیەکی بنەڕەتی تر لە چوارچەوەی گفتوگۆکانانە بن یان نەخێر قسەکان چوونەتە پرسی جددی ڕژد بۆیە هەردوولانیانەوە هیچی وا بڵێن Yani ez bawer dikim viya navbera her du alî jî têpeyvandin der heqê viya de her du alî bi hevdûrê müzakere dikin anka wexta hûn dewletê mêzê dikin hûn dewleta Tirkiye mêzê dikin hûn rêveberiyê wan mêzê dikin ew dibên bira PKK çek deyînin feqet bira tişkî nexwaze em tenê jî PKK dixwazin bira ew çek deyînin li bira pazarîkî tuneyî li bira em tişkî nadin PKK ji bo me pirsgirêka herî mezin çekdayîna PKK lêbelê em zanin navbera devlet û PKK navbera devlet û HSD der heqê vî mijarê de gelek demekî dirêj henin çûndûn hatin heyî li vir bi hevdûre diçêvirin navber navvan de heyî vesaire Viya pirsgirêkî mezin yani wexta hûn rêveberiyê Tirkiye mêzê dikin ew wexta li gel re dipeyivin li vir tiştekî destê xwe ve nakin yani çi ew ê vî çek çawa bê dayîn ew ê li vir kî jan şert û merc ew bîncî der heqê viya de devlet tiştekî nabêje li alî dinê PKK jî heta anka destê xwe ve nekirî der heqê vî mijarê de fakat em zanin em ji medyayê jî dişopînin vana muhtemelen navxwe de der heqê viya de dipeyivin li vir tiştekî Devlet Bahçeli Parti Serokê Parti Neteweperestê Tirkiye ew peyvekî gotu wexta çi PKK çek deyîne ji bo Öcalan ji girtîgehê derkevin ew ê li vir firsetekî ew ê li vir derfetekî derkev ortê feqet pirsgirêk ne tenê statûya Öcalanê ya jî pozisyona hukûkiya Öcalanê rast جا بەڕێز وەهاب ینی زۆر بە کورتی جوابم بەرەوە چەند ڕۆژە لەمەوە پێش دەوڵەت باخچەلی وتی پێدەچێت لە سەردانی دووەمە ئێمە پەیامی با بڵێن دانانی چەک لەلایەن ئۆجالانەوە بۆ پەکەکە بێتە دەرێ بەڵام وان نەبوو پێت وایە باخچەلی بێ ئومێدکرا Yani ez
وی ئەلکی نەهات ینی بەندەمانیە باخچێری نەهاتی فقط ئەم کارم بێژین ji bo via evî prosesê bikare evî prosesê berdewam bike ez bawer dikim her du yani Bahçeli jî Erdoğan jî dixwazin çi qas zû vî peyam ji Öcalan were bira aqas zû were ji bo wî hinkî dinê zordarî ji alî siyasetê zordariya xwe hinkî dinê zêde dikin. Fakat Bahçeli jî wexta vêya digot ew jî zanibû ez di vê ziyaretê de ji Öcalan peyamekî wer neyê. Giştik anka her du alî jî giştik hesabê xwe ser meha Sibatê çêkirinin bendamaniya gel jî wereyî yani gel jî wexta li prosesê mêze dikir divê heta berê Newrozê di meha Sibatê de دواتر ڕاستیەکەی ئێوە چاوەڕوانیەکانتان بۆ پێش نەورۆز و بۆ مانگی دوو سەرەتای مانگی سێ چیە بێ ڕاستیەکەی حەزەکەم بۆم ڕوونکەیتەوە و پێش ئەوە ئەبێ چی بکرێ ینی بۆ ئەوەی ئێمە بگەینە هەنگاوێکی بنەڕەتی لە چوارچێوەی گفتوگۆکانی نێوان ئیمرالی و شاندی ئیمرالی و دەوڵەت بە دڵنیاییەوە بە هەڤاڵ حەسەن دێمە لای تۆ دێمە ڕۆژڵاتی کوردستان و ئێران بەیاننامەیەکتان هەبوو باشە بەڵە سەرکەوتنیە مانگرتنە پەیامێک بوو بۆ ئەوانەی ڕادەی پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە حیزبە سیاسیەکان بەکەم دەگرن وەڵامەکەتان وەرگرت خەڵک پشتگیری کردن خۆتان واڵن بەڵام بە دیوەکەی ترە پێم وابێ ئەرکی سەرشانیشتان ئیتر لە مەودووە پێدەچێ قورستر بکە و وەڵامدانەوە کۆمەڵایەتیەکە پێویستی هەنگاوی دیکەی سیاسی لە ئێوە ئەبینێ لەو بارەیەوە چۆن وەڵامی خەڵکی ڕۆژڵاتی کوردستانێنەوە باست لە هەماهەنگێکی فراوانتر کرد ئەوەشم بۆ باس بکە لەو چوارچێوەیە تاوجێگایی بە ئەو بەشی ئەوڵەکەی دەگەڕێتەوە ئێمە بەڕاستی ئەوە بڵم کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا لە هیچ شتێک کەمیاندانە ناوە فداکاری لە دڵسۆزی لە بەدەمەوە هاتن نەتەنیا لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات تەنانەت حیزبەکانی باشووری کوردستانی و خەڵکی ئێرەش خەرجاری ڕۆژهەڵاتی کوردستان لەو دەورانەی لەو دەور بەتاکید لە بەرچاوتانە ئەو دەورانەی کە ئەو ڕووداوانە هاتووەتە پێشەوە هەر لە 75 تمەشایکە لە 91 تمەشایکە لە ڕووداوەکانی تریشە ینی ئەو دی و هەمیشە و دایم درگایەن و دڵیان و ماڵیان نیسبەت بەم دی و ئاوەڵە بووە و ئەوەش تەوەقعەیەکە کە ئەمڕۆکە هەیەە نیسبەت بە حیزبەکانی ئێرە و دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەگەر مەجال بێ ئەتوانین دوایی لەسەری قسە بکەین تاو جێگایشی بە مەسەلەی هاوکاری حیزبەکان دەگەڕێتەوە من سەرەتا ئەوەش بڵێم کە ئەمە تەنها ئەو 5 حیزبە نییە یا 6 حیزبە نییە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەتایبەت حیزب و ڕێکخراوی چەپ و ئەو لە ئاستی ئێرانە زۆرن لەو مانگرتنشا پشتیوانیان کردەوانە غیرە کورد بەڵێ بەڵێ پرسیار بوو لای من ئێمە بەردەوام چاومان لەوەیە هێزە کوردستانیەکان بەیەکەوە کارێکی دیاریکراو بکەن بەڵام خۆ گرنگە ئێمە لەگەڵ پێکاتەکانی دیکەش بەتایبەت فارسیش ینی جۆرێک لە جوڵەی مەدەنی سیاسی هەم ئەوانە بوو هەم لە سزنا هەر دوێنێکە لە زیندانەکانی ئێرانە ئەوانیش هاوکات لەگەڵ ئەوە مانگرتنیان بوو بە دەیان ژنی زیندانی سیاسی کە هیچێک لەوانە براوەی سڵحی نۆبێلی ساڵی ڕابردووە ئەویشیشە لەو کەسانە بوو کە پشتیوانیان کرد بۆ ئەم خەبات و ناڕەزایەتیانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆیە لە کوردستانی ڕۆژهەڵاتە تێکەڵاویەکی زۆر لە نێوان نەتەوەکانە هەیە لە نێو پێکهاتەکانە هەیە و ئەوە جێگای دڵخۆشیە ئێمە قەت لەو دی و شاهدی شەڕی کورد و تورک و فارس و ئەوە نەبووین شاهدی شەڕی دەسەڵاتین لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار دەیکە هەروەکو لەگەڵ کرێکارێکە لەگەڵ ژنێکە لەگەڵ ئازادی خوازەکانێکە لەگەڵ نەتەوە بندەستەکان دەیکە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە و زۆر دڵخۆشکەریشە بۆ دوا ڕۆژی خەباتێکە لە کوردستانە هەیە و ئێمە زۆر جا لەسەرەوە تاکیدمان کردووە خاڵێکی دیکە ئەم ناڕەزایەتی و ئەو مانگرتنی دوێنێکە بۆ ئێمە ئەو جێگایی هەیە کە بزوتنەوەی مەدەنی لە گرنگیەکی تایبەتیدایە مەسەلەن بە نیسبەتی خەباتی چەکداری کە زۆر جار هێزە سیاسیەکان بەوە دەناسێت ئەم شەش لایەنەی کە ئێستا هەین هەمووی ئەو شەش لایەنانە کە چەکیان هەیە کە لە باشووری کوردستان ئێستا مشکلاتیان بۆ دروست بووە بە نیسبەتی حکوومەتی هەرێم و دەوڵەتی بەغاو ئەوانەوە ئەوە بە جێگای خۆی بەڵام ئەمە ئەوە نیشان دەدات کە جێگە و پێگەیەکی تایبەتی بۆ خەباتی جەماوەری بۆ خەباتی مەدەنی دائەنرێت و ئەمە جێ دڵخۆشیە و ئەمە ئەو هیوایەیە کە ئێمە لەسەری ئیشەکەین بەتایبەت وەکو لایەنی خۆمان وەکو ئێمە وەکو کۆمەڵە هەوڵە دەین بۆ ئەم مەسئلەیە کە ئەو خەباتەی لە ناو خۆی کوردستانە چاویان لەوە نەبێت کە پێشمەرگە ئەوان ڕزگارەکە
بەڵکو خەباتە مەدەنیەکەیشە کە ئەتوانێت پێشمەرگە ڕزگار بکات. دوو خەباتی هاوتەری بەیەکەوەیە هەردووکیان پێکەوە کارەکەن با بڵین دۆخەکە بۆ کامیان گونجاو بوو ئەو لە کاتی دیاریکراوی خۆیان ئیشی خۆیانکە. کاری پێشمەرگانە لە سەروبەندێکی ئاخر و ئۆخری ئەو خەباتەدایە لە کاتێکایە کە دەسەڵات بەرەو ڕووخان دەڕوە دەسەڵات بە تەواوی کز و لاواز بووە لەو کاتەدایە کە هێزی عسکەری یا حیزی پێشمەرگە ئەتوانێت دەور و نەخش بجێڕێ. لێرەش بینیمان لە ئاخرین ڕۆژەکانی ڕاپەڕی نابوو کە هێزە سیاسیەکان تەداخلیان کرد ساڵی 91. ئەمە ئەزمونێکی تەنیا ئێرە نییە، ئەمە ئەزمونێکی جیهانیشە لەو بابەتەوە. بۆیە ئەم خەباتی دوێنێکە جێگە و پێگەی هەرچی بانتری خەباتی مەدەنی نیشاندا و ئەمە لە عینی حاڵیشا کۆدەنگیەکی دروست کرد، لە عینی حاڵە هاودەنگی دروست کرد لە ناوخۆی کوردستانە. خۆ باسی کۆدەنگی و هاودەنگی و کرد بابی بەسمەوە بە باشووری کوردستان بە هەرێمی کوردستانەوە. حەق نییە ئێمە لە هەرێمی کوردستان کەڵم ئێمە دەسەڵاتدارەکانمان ئەڵێم ئیتر لەبارەی ئەم کۆدەنگیەوە لەبارەی ئەو پەیامەی کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئیستێک بکەن بەرامبەر بە فشارەکانی ئەم ئەخیرە کە لەلایەن ئێران عێراق و حکومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو مە بەستم ڕاگواستنیانە گواستنەوەیانە بۆ نەتەنیا حەق وایە ئیستێ بکەن، حەق وایە پێداچوونەوەی بکەن کە ئەو کارەی کردیان هەڵە بوو. هەرێمی کوردستان بە نیسبەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەڵەی کرد و مێدەوارین ئەو هەڵە ڕاستکەنەوە. ئەوەی کە کرا ئەمە تراژدیای نێوانی ئێران و عێراق بوو کە لە 75 کردیان. ئەمە ئەو تراژدیایەیە ئەم جارە وەختی خۆی لەسەر دەستی دوو دەوڵەتی داگیرکەر کرا، ئێستا لەسەر دەستی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی هێزەکانی دەسەڵاتداری باشووری کوردستان لە دژی دۆستەکانی خۆیان کە ساڵهای ساڵ پشتیوانیان بوون دەکرێت. ئەمە قسەیان لەگەڵاکەنم نیگەرانیانەتان پێگەیاندێ هەر عینی بە سەراحەتەوە ئێمە ساڵنی وەک لەوە پێش لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی لێرە دانیشتوین عینی ئەو پێوتمە ئەوە قەراردادی ئەلجەزایرە وتیان ئێمە هەر دۆستین ئێمە خوان پیان خۆش نییە بەڵام نابێت تەسلیمی ئەو زروفە بووایەت نابوو تەسلیمی ئەو زەختە بن کە ئێران هێناوێتی عێراق هێناوێتی و دەبوو بەرژەوەندی ئەمدی و ئەودی و کوردستانیان ئێمە پێمان وتمان ئەمە لە دژی ئێوە لە دژی ئێمە نییە پێشە شتێک ئەوان دەیانەوێت نێوانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و باشوور تێک بدەن. ئەم خەڵکی کە پەیوەندیەکی خوێنیان بەیەکەوەیە پەیوەندی نەتەوەییان هەیە پەیوەندی هەموو شتێکیان بەیەکەوە حقیقت نیگەرانیەک لەو بارەیەوە هەبوو نیگەرانیەکی کۆمەڵاتی کە پێم وایە ئەگەر هەشبێ ڕەوایە زۆریش بوو ئەو نەگە هەر لە ناو ڕیزەکانی پارتیا لە ناو ڕیزەکانی یەکێتیە لە ناو ڕیزەکانی هێزەکە وە خەڵکی ئاسایی هەر ئەو کاتێک کە ئێمە پەلاماری درۆن دەدرا سەر حیزبەکان بە سەدان کەس بە سیارەکانی و هاتنە بەر بارگاکانی ئێمە وتیان چیتانێ بۆتان بکەین بۆیە ئەمە حقیقەتێکە و ئێمە داوامان ئەوەیە پێداچوونەوەیکی جدی بکەن لەسەر ئەوەی واز بێنن لە ڕاگوێستنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان واز بێنن لەو لایەنانی بە ناوی کۆمەڵەوە هێشتانیانەوەی بە تاوەتی نەخێر ئەو زەختەمان هەر لەسەر ئێمە یعنی بەشێ لە هێزەکانمانیان بردووەتە ئەوێ بەشێکیکە لەو بارگایەنە بەتە بارگاکانی ئێمە مەدەنین ڕایشمان گەیاندووە نە تەدریبی تیاکرێ نەچێکی تێدایە شوێنی ژیانە ئەزانی ئەمە لە واقعدا تعریبە ئەمە دووپاتکردنەوەی پرۆسەی ئەنفالێکە کە دەوڵەتی عێراق کردی لە زمانی سەدام حسینە و ئەم تعریبە ئەمڕۆکە گوندێک سێدانە گوند لە منتەقەی دەوروبەری سلێمانی هەڵکەندرێ بە پیلان و بە دەسیسەی ئێران و عێراق دەبرێن بۆ جێگایشی دیکە ئەمە بڕیارێکی سیاسیە ئەمەنە پەیوەندی بە خەباتی چەکداریەوە هەیە ئەلا خۆ فەرقی سوورداش بۆ سنوورەکان نزیکترە تاکو نێزە ڕگوێز و زڕگوێزەڵە بەس کەوایە ئێمە داوامان ئەوەیە کە ئەمە ڕابگیرێ و ڕوومان لە یەکێتیە ڕوومان لە پارتیە ڕوومان لە حکوومەتی هەرێمە و ڕوومان لە خەڵکی تێکۆشەر و خەباتکاری باشووری کوردستانە نێڵن ئەم پرۆسەیە ئیدامەی بێتونی بەنە پێشەوە سپاس دەکەم بەڕێزوەها بە جۆشکون دێمەوە لای تۆ دێمەوە باکووری کوردستان و تورکیا باسی مانگی دوومانە کرد گرنگی مانگی دوو و سەرەتاکانی مانگی سێ پێش ئەوەی بگەینە جەژنی نەورۆز کە پێدەچێ بە ڕێزۆ جەلان قسەیەکی گەورە لەبارەی پرس و با بڵێن پرسی گفتوگۆکانەوە بکە قسە گەورەکە گاتە مەسلەی چەکدانانیان نا ئەوە تۆ پێم بڵێ چەکدانانی پەکەکە بەڵام بەڕاستی پێش ئەوە کۆمەڵێک کاری دیاریکراوە هەیە دەوڵەتی تورکیا بێ بیکە تورکیا ئامادەیە بۆ ئەو کارە گەورانە هیچی لە دەستیت yani ez verdi fikrim şart و
مرج روشلتا ناوین ترکیه جبو وی پروسسی آماده کرد یا جبو وی پروسسی مجبور کرد. آنکا پرسکریکا کرد دولت جدو صفحه متشکل دبینه یک چک داینا PKK یکی دنیجی حق و حقوق کردا لترکیه و çava via دو مسئله مزنه. آنکا ام دبینه که دولت جبو چک داینا PKK آماده فقط پرسکریکا کرد تنه لترکیه تنه چک داینا PKK ننه لبرا داخوازا کردا هی داخوازا ویا حقوقی و سیاسی هی ترکیه وان داخوازا اوی ببینین یاجی نا ایوانا ناس بکن یاجی نا از باور دکم جیوی ساعت شونده جی سیاستا ترکیه هری پرسکری کامزن اوی ویا ببین لعالی دینه دیسا بوی مسئله گریدایی مسئله کی گلک مهم هیجی با ترکیه او جی روجاوای کردستان یا جی کردل سوریه او pozisyon avan çava ve Türkiye ve Kürdi Suriye çava tekiliki deyni. Via pırskireki ki gelek mezine. Navbera 2013 و 2015 de disa Türkiye bu pırskireka Kürt çareser beki proseseki destekli bu fakat Livra geçedani Suriye bir prosesi vala derhastı. Bu bir prosesi haraklı bu. İroji Anka Türkiye ser bir prosesi vakta düşoğlu beri her tişti Suriye de fikri, Kürdi Suriye de fikri. Jibo via ez vakta bir prosesimize dikim ez via dibinim. Eğer Türkiye u PKK در حق سوریه در حق روجاوای مطابقتی که ناو خود چه بکن یا بیگیجن مطابقتی که لویچاقه از باور دکم لترکیه بی پروسسی و سرکتن دست بخه فقط برز وهاب ڕاستیەکەی ئێمە من لە باشووری کوردستان وامە بینی سەرکەوتنی پرۆسەکە لە باکوور و تورکیا پێدەچێت کاریگەری لەسەر ڕۆژاوای کوردستانە بێ بەڵام بەم تێگەشتن و قسەی ئێوە بێ نە ئەوەی کە لەبارەی ڕۆژ ئاوای کوردستانەوە گەر تورکیا و پەکەکە بگەنە ڕێکەوتنێکی دیاریکرا و ئەمە کاریگەری ئەرێنی لەسەر گفتوگۆکانە بێ وایە؟ وایە ڕاستە ئاینە وەرە یعنی ئەگەر PKK و Türkiye ser Rojavayê Kurdistan mutabaqeteki bigil mutabaqeteki livra li hevdû bikin ya jî ekrê û têgihiştine çî bê berez coşkûn ekrê çۆn bê çî bê ya livra her du alî hinkî ji hevdû daxwazê wan cudayî mesela Türkiye divê hêzên Sûriyeyê Demokratîk gerek xwe tasfiye bike ya jî êvan çekdarê vî hêzê gerek bibin di artêşa Sûriye'de cî bigirin. Fakat li alî dinê mesela hêzên Demokratîkê Sûriye ew dibên em karin beşdarê artêşa Sûriye bibin lê belê em dixwazin wek blokekî de em lûra cî bigirin. Ser viya mesela münaqeşekî heyî viya jî ew dibin li alî dinê mesela Türkiye dibin li rojava tenê hükümdariya PYD heyî gerek lûra partiyê siyasî dinê jî divî rêveberiyê de cî bigirin ya jî ew jî lûra bê temsîl kirin. Vî daxwazê anka PYD jî dibîne hûn jî zanin hûn jî dişopînin mesela anka navbera PYD û NKS jî lûra jî çûndûn hatin heyî danû sendin henin vana ew çawa bi hevdûre werin cem hevdû ew çawa mutabaqetekî çê bikin ez bawer dikim viya jî ji bo pêşeroja Sûriye û pêşeroja Kurdê Sûriye gelek mühim e. Dîsa li Türkiye yani viya pirsgirêkekî ji bo Türkiye ama viya pirsgirêkekî ji bo Kurdê Sûriyeyê jî çünkü pêşeroja Sûriye'de eğer Kurd dixwazin cîkî mühim bigirin Kurd dixwazin divî pêşerojê de ciyê xwe saxlan bikin gerek li Şamê wek yekbûnekî derkevin ber Şamê ya jî bi hevdûre derkevin ber Şamê ji bo wî van müzakereyê NKS û PYD jî divî prosesê de gelek cîkî mühim digire. Baş برز جۆشکون پرسێکی گرنگت باس کرد بۆ تایبەت بە ڕۆژاوای کوردستان ئەو یەکبوونی هێزە کوردستانیەکان پێدە و ئەنەکەسە بە تایبەتیان پێنەکە و ئەنەکەسە لەو نێوەندە
سەرباری هەوڵە نێودەوڵەتیەکان و کورد لە ڕۆژاوای کوردستان خۆی ئێمەش لە باشووری کوردستان هەوڵی دیاریکراومان بینی بۆ نزیکردنەوەی لایەنەکان. پێت وایە هەوڵەکان بە تایبەتوانی باشووری کوردستان کە پێدەچێ بەشێکی پەیامەکانی تورکیاش ویستەکانی تورکیاش لە ڕێگەی باشووری کوردستانەوە بە کوردانی ڕۆژاوای کوردستان گەیەنرابێ. ئەم هەوڵانە سەرەگرن بۆ ئەوەی هەردوو لایەن پێکەوە جۆرێک لە یەکێتی دروست بکەن و مەترسیەکانی تورکیاش ڕاستیەکەی مەترسیەکانی ئایندەی سووریاش لە خۆیان دوور بخەنەوە. یعنی ئەوکێ کوردی سووریە ئەس باوەڕ دەکەم وەختە سیاسەتە سووریە دەجی بگرن سێ فاکتۆری مەزن هەنن لەبا یەکەم ناوبەرە کووردا ئەوی یەکبوونێکی چێبدن چێ نەبن یعنی پێێنەکە و ئەنێکێسە ئەوی لە هەفتوو بکەن یانژی نا. دویەم کورد و هەتێشێ ینی ڕێوەبەریە شامێ ئەوێ لە هەفتوو بکەن یانژی نا ئاستی سیاژی کورد و ئەمریکا هێزن ئەمریکا ئەوێ لەوە چاوە تێکیلیکی چێ بکەن ئەوی تێکیلیە خۆ خورد بکەن یانژی نا. وان سێ پرسا ئەس باوەڕ دەکەم پێشەرۆژە کووردا لە سووریێ ئەوێ تایم بکە بەری هەری مهم وەک وێژی گوت یەکبوونا کوردایی یعنی کورد دخوازن سیاسەتە سووریە دەجیکی گرنگ بگرن بەری هەر تشتی گەرەک ناو خودە مطابقەتێکی چێ بکەن یەکبوونا خۆ دروست بکەن یەکبوونا خۆ بەهێز بکەن. زۆر ڕاستە ینی هێرشەکان بەردەوام بوون بە ئەوانی تورکیا و گروپە چەکدارەکان یەکبوونی کورد گرنگە بشتینە ناو پرۆسە سیاسیەکەی دیمەشق شام بە دڵنیاییەوە ئەویش هەر پێویستەکە بە جۆرێک لە یەک ریزی و یەکگرتوویەوە بچینە ناوی. هەڤاڵ حەسەن دێمە وڵات بمبورە کاتم با بڵێن زۆر ڕامگرتی ئەمانەی هەمووی کە لە باری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و باسمان کرد لە چوارچەوەی گۆڕانکاریەکانی ناوچەکە و ئەفشارەکانی سەر ئێران ڕاستیەکەی گفتوگۆمان لەبارەوە کرد. ئێران لە ڕووی استراتیژیەوە لە ناوچەکە بە دڵنیایی شکستێکی خواردووە و بە نزیکەی براوەتەوە نێو سنوورەکانی خۆی. ئەکرێ ئێمە شاهیدی گۆڕانکاریکی دیاری کراو بین لە ناو سنوورەکانی ئێرانی شاجا لە چوارچەوەی هاوکێشە سیاسیەکان و با بڵێن پێدراوە سیاسیەکان نابێ لە چوارچێوەی جوڵەیەکی دیاریکراوی هێزەکانی ئۆپۆسیۆن نابێ کە سەرباری ئەوەی ڕاستیەکەی شتێک لەباری ئۆپۆسیۆنی ئێرانەوە بگوترێ جا نازانم ئێوە بگرێتەوە یان نا بەنزیکەی وا بدێتە بەرچاو ئۆپۆسیۆنێکی بێ ئەلتەرناتیڤە تا ئێستا کاڵم بێ ئەلتەرناتیڤ لە چوارچێوە استراتیژیەکەیە. ئەکرێ ئێمە لە ناوخۆ ئێران شایدی گۆڕانکاریی دیاریکراو بین. ئێران بەردەوام لە حاڵی گۆڕانکاری هەیە. لە ئێرانە یەکێک لە تۆتالیتێرترین دەسەڵاتەکانی ئاینیە بە نسبەتی ژنانەوە ئەوەی کە ئەمڕۆکە هەنگی بە کۆماری ئیسلامی هەڵچنیوە خەباتی ژنانە. ئێوە تەماشا بکەن مەسەلەن هەر ئەوەی کە لە شەقامەکان ئاگوزارێ لە زانکۆکان ئاگوزارێ لە سزنەکان ئاگوزارێ لە تەنانەت بێ حرمەتیکردن بە ئاخوندەکان ئاگوزارێ هەمووی ئەومان پێ نیشان دەدا ئەگەر کۆماری ئیسلامی یەکەم مێخی دەسەڵاتدارەتی خۆی لەسەر ژنان کوتی لە ئێرانە ئەمڕۆکە ئەوە ژنانن کە پێش قەراوڵی ئەو خەباتە نەدیژی کۆماری ئیسلامی خەباتی نەتەوەکان بۆ ئازادی خۆیان خەباتی کرێکاران بۆ مافەکانی خەباتی خوێندکاری کاک ڕنج بڕوان پێ بکە ئەو قسانەی کە ئەمڕۆکە لە ناوخۆی ئێرانە کە خەڵکی خوێندکار خەڵکی زانستکار خەڵکی مامۆستای زانکۆیکەن ئێمە ئۆپۆزیسیۆن لە دەرەوە نسبەت بە ئێران نایکەین. ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی گڵۆڵی کەوتوەتە لێژی. کۆماری ئیسلامی ئەمڕۆکە کۆماری ئیسلامی پارەکە نییە. کۆماری ئیسلامی نەتەنیا بڵێم ساڵەکانی سەرەتای هاتنە سەرکاری ئەوانە. بۆیە کۆماری ئیسلامی ئەگەر لە دوو قەیرانە دەست و پەنجە نەرمەکاتدانێکی دەرەکیە لەگەڵ دنیای دەرەوە بە سازش دەگات بەڵام لەگەڵ خەڵکی ئێران بە سازش ناکات بۆ ئەوەی کە هیچی پێنیە بۆ خەڵکە ئابووری ئێران داڕماوە. هەر ئەو ڕۆژەی کە ترامپ هاتە سەرکار و ئەو وانەکانی ئیمزا کرد 3000 تمەن 4000 تمەن لە پارەی ئێرانی هاتە خوارەوە. قسە لەوە دەکرێت تاکوونێ دەگاتە نەورۆز نزیکەی 15% دیکە دراوی ئەم وڵاتە ئەتباری خۆی لە دەست دەدات. بێکاری لەو پەڕی خۆیدا لەگەڵ هەر کەسێک قساکەی دەڵێ ئەمڕۆکە لە ئێرانە چاوکەوتن بە ڕێ خواردنی باش لە میوە و گۆشت و چیچوو بۆ بە ئارەزوو. کۆماری ئیسلامی ناتوانێت جوابی ئەمانە بداتەوە. کۆماری ئیسلامی
تووشی فەساد و گەندەڵیەکی بەرینە کە ئەم گەندەڵیە لە ناو دەستگاکانی خۆیەتی سەرچاوەکەی سوپای پاسدارانە ئیتباعاتە. باشە هەڤاڵ حەسەن، یعنی دۆڕانێکی استراتیژی لە دەرەوە ئەم دۆخە نابوتە لە ناوخۆی ئێرانە، بەڵام لە بەرامبەری شاوکو باست کرد ئەوەی خەڵکەکە لەباری ڕژێمەوە ئەیڵێ ئێوە وەکو ئۆپۆسیۆن نایڵێن. ئەمە هەویرێکی باش نییە ئێوە وەکو ئۆپۆسیۆنی کوردی کوردستانی لایەنەکانی دیکە پێکاتەکانی دیکە وەکو ئۆپۆسیۆن بیکەن بە بەرمەبنایی با بڵێن پرۆژێکی سیاسی جوڵێکی سیاسی بۆ ئەوەی شتێک لە ناوخۆی ئێرانە بگۆڕێ. خۆ من نەزانم بۆ شتێکی ئاوا پێویستان بە پێویستی باڵین پێویستان بە پشگیری نێودەوڵەتی هەیە. ئەوەش پێم وابێ شتێکی قورس نابێت دەستی بخەن. زانی کاگڕنج ئێمە لە کوردستانە ئۆپۆزیسیۆنی ناسراومان هەیە، ئۆپۆزیسیۆنی جێسی خەمان هەیە، ڕاست و چەپی ئەو کۆمەلگایە دیارە، خەڵکەوانە دەزانێت، بەڵام لە ئێرانە ئێمە ئەوەمان نییە. لە ئێرانە ئەوەی کە هەیە ئەو ئۆپۆزیسیۆنە مەسەلەن هیچێک لەوانە کوڕی شایە، هەتا سەر ئێسقان شوێ نییە، هەتاکوونێ سەر ئێسقان دژی باوکی و باوە گەورەی هەردووچیان بەیەک و هەر جەمهوری ئیسلامی لە داوێنی ئەوان کەوتوتە خوارەوە. خەڵک ئەمڕۆ کە ئەوە دەزانێت سیقیان بەوانە نیە. ئۆپۆزیسیۆنی بەشێکی ترێتی کە ئیسلاحخوازەکانن کە ئەمڕۆکە بوون بە ئۆپۆزیسیۆن، ئەوانە ئێستش پایکیان لەناو دەسەڵاتایە، ئەوانە حەول نادەن. یعنی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرت و ئەلترناتیو ئێستا لە ئێرانە لە بەرابەر کۆماری ئیسلامیە شقلی نەگرتووە. کوردستان بە تەنیا ناتوانێت ئەلترناتیو بێ و زۆر جار ئێمە ئەومان وتووە نابێ کوردستان بچێتە شەڕی مانوونەمان لەگەڵ کۆماری ئیسلامی. بە کوردستان ناکرێ. هەروەکو لێرەش وەختی خۆی خۆ قەناعەتت بە قسێکی زۆر باشت کرەزانی بۆ یەکێک لەو پرسانەی ئەمیست لەگەڵ تا باسی بکەم هەرچەنە کاتم زۆر کەمە. ئەنی ئێمە کورد ئێوە لە ڕۆژڵاتی کوردستان یعنی لە هاوکێشەی سفریان لەگەڵ دەوڵەتە من وا دێتە بەرچاوم، ئەنی یا سڕینەوە یان من یان تۆ ناکرێم هاوکێشێ لە بینی هێزەکانی ڕۆژڵاتی کوردستان و دەوڵەتی ئێرانیا سەرباری قورسیەکەی ئەزانم چ دەوڵەتێکە بگۆڕێ هیچ ئەگەرێکی گۆڕانی ئەم هاوکێشە سفریە هەیە. ئەگەری ئەوە هەیە یەکێ لەو ئەگەرانە هەر ئەو هاوپشتی و هاوخەباتی بزوتنەوەی کوردستان لەگەڵ بزوتنەوەی دەروی کوردستانە، هاوخەباتی لەگەڵ بزوتنەوەی بەشەکانی تری کوردستانە، ئەو دابڕانانەی کە هەیە ئەو جیاوازیانە و ئەو ناکۆچیانەی کە لە بینی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و ئەوانەیە هەیە، ئەمانە بۆ خۆی بەجێ ئەوە ئەتوانێت هاوکاریەکی ناوچەیی لە بینی خەڵکی کوردستانیشا دروست بێ. بە نسبەتی ئێمەوە ئەتوانێت ئەو هاوکاریە لەگەڵ هاوخەباتەکانمان لە سەرتاسەری ئێرانیشا دروست بێ. هەموو خەڵکی ئێران شوێنی نین، هەموو خەڵکی ئێران دژی مافەکانی خەڵکی کوردستان نین، خەڵکیکی هێزگار زۆر باشی تێدایە، بەتایبەت بەرەی چەپ و ئازادی خواز و سکۆلار و ئەمانە ئەو بەشەن کە پشتیوانی لە بزوتنەوەی کوردستان دەکەن. تەنهاوێ ئێوە پێویستان بەوەیە زیاتر قسە لەگەڵ یەکتریا بکەن، پەیوەندی زیاتر دروست بکەن و استراتیژێکی دیاریکراوی ڕوون بۆ کوردستان و ئێران هەبێ وەختی ئەلتەرناتیڤەکەی یەتکە. ئەوە زۆر زۆر ڕاستە، بەڵام هێزە سیاسیەکانی کوردستانیش نەدەبێ هیوایان بە کوڕی شا ببێ، چون ئەزمموی عێراق پێی نیشانداین تازە شا نایەتەوە سەرکار، ئەزمموی ئەفغانستان پێی نیشاندانی شاکان نایەنەوە سەرکار. دەبێت لە فکری شتێکی ترا بین کە بۆ داهاتووی خەڵکەکەی خۆمان بێ تاکوونە بۆ داهاتووی دەسەڵاتدارانێکی لە دەسەڵات کەوتووە. زۆر حەزەکەم لە بەرنمەیەکە باسی ئەو شتی ترە لەگەڵ تۆیا بکەم بۆی بزانم ئەکرێت چی بێ و چۆن دەست پێ بکرێ. بەڕێ زواب جۆشکون دێمە لای تۆ کاتم زۆر کەم ماوە کۆمەڵێک پرسمان باس کرد کە ئەکرێ لە ماوەی داهاتووە لە تورکیا ڕووبەن، بەڵام تۆ پێم بڵێ ئێمە تا مانگی سێ تا نەورۆز هەر بەڕاستی پێشهاتەکان بای ئەوەندە خێران و بەدەمەوە هاتنی دەوڵەت بۆ داواکاریەکانی کورد ئیمرالی و ئەبێ کە بگاتە ئەگەری چەکدانانی پەکەکە لەو بارەیەوە ڕاستیەکەی سەلاحەدین دەمیرتاش کە چوون بۆ لای قسەیەکی کرد ئەڵێ من نازانم پرۆسەکە ناو بنێم چی، یعنی هێشتان جۆرێک لە ناڕوونی لای کورد لای سەلاحەدین دەمیرتاش لای دەمپارتی هەیە لەبارەی ئەوەی کە تورکیا لەم پرۆسەیە چی ئەوێت. ئێمە ئەبێت چی وەرگرین بۆ ئەوەی بگاتە ئەوەی پەکەکە چەکدا بنێ. بە کورتی سپاس دەکەم.
Yani Selahattin Demirtaş pişkiri da Huncisa'nın bir prosesi. Evci vakta Öcalan ziyarete yekemin Öcalan piştivi Selahattin Demirtaş'ı Şandaya demi çuvi ziyaret kir. Evci bir prosesi pişkiri da Selahattin Demirtaş Luvra tişteki bir nevi gelek mühim got Luvra ya Selahattin Demirtaş govi prosesi gerek bir demokrasiyeci begreden yani gerek mahve kurda el Türkiye bir demokrasici gerek be naskırın bu viyajı god. PKK evi çi bir vakta çi bir PKK evi çektiğini ez bavertkim şartı yekem Gredayı Suriye'yi yani eğer devlet PKK ile Suriye'li hevdu bikin uçağı PKK karı çektiğini ئەچی تایبەت بە تورکیا ڕاستیەکەی خۆ بە دڵنیاییەوە لە تورکیاش لە کۆماری تورکیا تایبەت بە کورد ئەبێ شتێکی دیاریکراو بگۆڕێشتی بنەڕەتیش بۆەوەی پەکەکە چەک دابنێ وانە نەک بۆی پەکەکە چەک دابنێ ئەسڵەن بۆەوەی ئۆجەلان لە ئیمرالیەوە داوای چەکدانان لە پەکەکە بکە بۆ خودی بەگوێکردنی ئۆجەلانی ژۆ لەوە چێت چیرۆکێکی دیکە بێ. Yani ez vakta Öcalan PKK bu fazla PKK çektiğini uçağı PKK peyva Öcalan yaşı daha fazla Öcalan ne kadar binçav bıkı veya gerekmere veya bu fikirle Ali dinleyici vakta Öcalan eğer bavar ne ki PKK çek deyini uçağı vi bangejin hakkı yani jibovi her du alici anka bu hevdure ez şevirin ez var de fikirim livra müzakere ki mezin heyi hem navbera PKK'de hem navbera devlet PKK'de vi mesele ankati peyvandır. Fakat livra disa ez duhazım bejim livra heri perskireka mezin Suriye'yi ey hatta Suriye lehevdu nekin devletu PKK uçağı PKK ez baver nekim çektiğini Öcalancı der hakkı viyade bangeki nakı anka servi mesele bu hevdure çevirin eğer livra gaveki erini be avetin her du alici gaveki erini be avetin uçağı Öcalan evi bangi bıkı fakat anka vaktan her du alici mezetkin yani hem de parti mezetkin hem de Öcalan mezetkin her du alici hevi ki mezin anka nişanlıdır yani de ben bir prosesi bir serkeftini bıkadı iro peyama dem partisi bir via kadiyabu yani her anka emkarı bejin hevi ki mezin زۆر ڕوونە هەڤاڵ جۆشکون هەڤاڵ حەسەن هیچی دیاریکراو هەیە لەبارەی ڕۆژاوای کورسانەوە بیڵێ چونەتە ناو باڵێن دۆخێک وە قۆناغێکی گرنگەوە هەم مەترسی سەربازیان لەسرە هەم چاویشیان لە پرۆسێکی سیاسی دیاریکراوە. من بە حکمی ئەوەی بەرنامەکە خەریکە جەناب بەرنامەکە جەنابەوە بێ دەمێت دووسێش چەند خاڵێک بڵێم کە بەلای منەوە گرینگە کە کات ببێ لە وەختیشی کە یەکێکی ئەوەی کە بە باوەڕی من ڕۆژئاوا هێزەکانی دەسەڵاتداری ڕۆژاوە حەسەدا لە دوو بوارە دەبێت ئیش بکەن یەکێکی بواری دیپلۆماسیە لەگەڵ ئەو دەسەڵاتە تازەی کاتووەتە سەرکار بە هەر میزان بتوان ئەو دیپلۆماسیە درێژ بکەنەوە بە قازانجییانە چون ئەم دەسەڵاتی کە ئێستا ئاوا نامێنێ یا بەلای تورکیا زیاتر دەشکێتەوە یا بڕێک زۆرتر لە دۆزی ئیسلامیەکەی لێ کەمەکەنەوە بۆیە بەو میزانە کە بتوان دیپلۆماسی بکەن و بتوان خۆیان ڕاگرن ئەوە گرینگە دوو هەمی ئەوەیە لە بەرابەر تورکیەدایە بە هەر میزان لە بەرابەر تورکیەدا خۆڕاگری بکەن کە کردویانە تا ئێستش بەسمەوە نێنیان کردووە ئەوە خاڵێکی گرنگە خاڵێکی تر دووفاقی ئەمریکایە کە لە ڕۆژاوایە دەیکا ئەمریکا لەولاوە هێز و تەقەمەنی دەنێرێ بۆ هێزەکانی ڕۆژاوە بەڵام لەولایشەوە بە تورکیە ناڵێ بۆچی بردومانەکەی بەری تورکیە ناگرێت لەو جینایەتانەی کە خەریکە لە ڕۆژئاوایە دەیکا ئەمریکا توانێت ناوچەی دژەفرین دروستکە ئەمریکا توانێت لە ناتۆیە بە تورکیە پێ بربەست بکە ئەوانەش ناکە خاڵێکی تر بە باوەڕی من ئەو پشتیوانەیە نێونەتەوەییە کە لە ڕۆژاوا هەیە ڕۆژئاوا دەبێت ئەوە درێژە پێ بدات 13,000 گیانبەختکردو لە ڕۆژاوایە هەیە 4 تا 5,000 غەیری کووردە و ئەو ڕۆحی هاوکاریەی کورد و تورک و نەتەوەکانی تر کە لەوێدا هەن کەمایەتیەکانی تر هەن ئەمە گرینگە ڕۆژاوا دەبێت ئەمە پارێزێ زۆر بە کورتی ئەو پشگیری لە وڵاتانی ڕۆژاواوە بە تایبەت ئەوروپیەکان ئێستا بۆ ڕۆژاوای کوردستانیە بینین هەستەکەی استراتیژیە بە کورتی پێم وابێت لە نانی شەو پێویسترە چەند استراتیژیە ئەو خەڵخۆ ئەوە
ئەوان بەرژەوەندی خوانیان دەوێت بە نسبەتی دەوڵەتەکان و بەرژەوەندە بە نسبەتی خۆبەشەکانەوە استراتێژیە چرایکی ڕوون ئەبینن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوان هاتوو خوانی بۆ بەکوشت دەدەن بەڵام دەوڵەتەکان سیاسەتەکەن بەرژەوەندە پێشەوەی هەموو شتێکە بۆ زۆر ڕوونە حەسەن ڕەحمان پەنان دامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە گەلێک سپاس دەکەم دەستت خۆش بێ وهاب جۆشکون مامۆسای زانکۆ و شرۆڤەکار ئێوەش لە ئامەدی باکووری کوردستان و لەگەڵ ما بوون گەلێک سپاس بۆ ئێوەش دەستت خۆش بێ گەلێک سپاس ساو ڕێزت هەیە بە دوعا